خۆتان دەزانن پرۆسەی پێداگۆجی پرۆسەچی نوێیە لەسەر لە وەزارەتی خوێندنی باڵا کە دەستی پێکرد. وەزارەتی خوێندنی باڵا لە ئەوەی پێی بکرێ سەبر شفت بکە گۆڕانکاری ڕوو بدا گۆڕانکاری دروست بکاتن لە سیستەمی خوێندن بە شێوەیەکی گشتی پێشنیاری ئەوەی کرد کە دەبی ئەمە شێوازی خوێندنی خۆمان بگۆڕین. هەمووتان کولیەتان تەواو کردیەوە بزانم هەمووتان لە سیستەمی ترادیشنەڵ تەخەڕوجمان کردیە بەخۆمڕە. سیستەمی ترادیشنەڵ یعنی چییە؟ سیستەمی ئەوەیە کە مامۆستا دەرسی شەرح بکە ئەتوو وەکو تەڵەبە وەردەگری لە مامۆستایەکەی خۆت بەبێ ئەوەی هیچ کنتریبیوشنێکی بکەیت بەبێ ئەوەی هیچ بەشداربوونێکی بکەیت هیچ مشارەکەشی بکەیت. شێوازی وەحید لە بۆ هەڵسەنگاندنی تو لە بۆ ئەسسمنتی تو چ بوو؟ پەیپەر ئیگزامەکە مانگانە لە کۆتایی ساڵ. لۆیە وەزارەت هەستاچی کرد گوتی ئۆکێ I have to change that. ئەمن دەبێ ئەو شتەی بگۆڕم. تەڵەبەکانی خۆت بە جەنابەتان تەڵەبەی خۆم هەڵسەنگاندن بکەم لەسەر ئەساسی ئەوەی کە چەندی وەڵامدا لەناو لەسەر وەرەقەی ئیمتیحانی. دەبێ ئەمن وای لێ بکەم بزانم ئایا ئەو چی پێ هەیە. هیچ شتێکی پێی نییە ئایا ئەو قوتابیان ناتانی بەخۆی ببتە ئامرازەکی دیکە ببتە تووڵەکی دیکە لۆ ئەوەی نۆڵج خڕ بکاتەوە زانیاری خڕ بکاتەوە. فلۆیە سیستەمی وەزارەتی خوێندنی باڵا گوتی باشتر ئەوەیە ئەمن دەبێت سەبر شفت کەم لە ئەپرۆچێک پێدەگوترێ تیچر سنتر ئەپرۆچ مامۆستا چەقی خوێندن الأستاذ هو محور التعلم لە بۆ ڕێگایەکی نوێ کە پێدەگوترێت ستودنت سنتر ئەپرۆچ قوتابی چەقی خوێندن یان الطالب هو مركز أو محور التعلم. کەواتە وەرە بزانە ئەو شفتێکی ئاسان نییە بەڕێزان لە هۆڵی شێوازەکانی وانەوتنەوە. طبعا ئەمە کە دەرێن پێداگۆجی کەس دەزانین پێداگۆجی معنای چییە؟ پێداگۆجی ئەو کەلیمەیە ئەو تێرمەیە معنای چییە؟ معنای ئەوەیە شێوازی جیاجیا لەوانە وتنەوە. پێداگۆجی ئەوەیە الأساليب المختلفة والمتنوعة للتدريس. That's it. کەواتە ئەمن کە دێم شتی وا پێشکەش بکەم یان ئەو شێوازە نوێیە دەست پێ بکەم ئەدەپتی بکەم یان جێبەجێ بکەم لە سیستەمی خۆم دەبێ ئەمن گۆڕانکاری زۆر بکەم. سێ گۆڕانکاری سەرەکیم هەیە کە دەبی بکرێ لە کیندەرگاردن بەختەی ساوایان لە پرایمەری سکول لە سکەندەری سکول لە هایر ئێجوکیشن لە هەمووی دەبێ ئەمن سێ شتی سەرەکیم هەیە بیگۆڕم. مامۆستا قوتابی لەگەر وانەکان المادە العلمیە ئەو منهەجەکان بابرێن بە شێوەیەکی گشتی. کەواتە ئەمن سێ سەکتەری ئەساسیم هەیە سێ پیلەری ئەساسیم هەیە وەکو ترایەنگڵەک وەکو مثلەثەکت هەبیتن سێ سەرەکی هەیە سێ شتی ئەساسی هەیە. یەکەمەکەی چێە؟ قوتابیە مامۆستایە لەگەر منهەج. ئەگەر ئەمن دەستکاری تەنها قوتابیم کرد مامۆستا و منهەجم فرامۆش کرد کەواتە پرۆسەکەی من سقەت دەردەچی بە جوانی جێبەجێ ناکرێ. والعکس صحیح لە بۆ ئەوانی دیکە تەنها مامۆستام گۆڕی قوتابیم نەگۆڕی منهەجم نەگۆڕی ئەوەش نابیتم. فلۆیە دەبی ئەمە دەست پێ بکەین وەزارەتش کە دەستی پێ کرد طبعا ئێستا هەماهەنگێکی زۆر هەیە لە مابینی وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە لە ئەوەی پێیان بکرێ ئەو سیستەمە جێبەجێ بکەن. لەوانەیە هەندێکتان بێتەوە سەر مێشکتان یان ئەو پرسیارە بێتەوە سەر مێشکتان برێ باشە کە دەستیان پێ کرد لۆ لە بنەڕەتی ڕادەستیان پێ نەکرد. ئێستا ئەمە یەک بە خۆمان لە ناو وەزارەتی خوێندنی باڵا دائیمەن ئەو پرسیارەمان هەیە. ئۆکێ ئەنگۆ دەتانەوێ گۆڕانکاری بکەن لە سیستەمی خوێندن باشە لۆ لە هایر ئێجوکیشن دەستان پێ کرد لۆ لە خوێندنی باڵا دەستان پێ کرد لۆ لە بنەڕەتی دەستی پێ نەکرا. سەبەب چییە؟ تێگەیشتن لە پرسیارەکەم لۆ ئەمن لە کیندەرگاردن دەستم پێ نەکرد لە مامۆستایانی پرایمەری سکول دەستم پێ نەکرد یان لە منهەج و سکولی پرایمەری سکول دەستم پێ نەکرد لۆ یەکسەر چوومە هایر ئێجوکیشن. بەڵێ مامۆستا تەمەنوێکی تەطبیق دەکاتن لە منداڵە لە دنیاوەزەیە لە قوتابخانەیە لە پەیمانگایە سەر لەگەی داوە جوانە. کەواتە هەمومان بەڵێ حلو. Very good, thank you. طبعا thank you for all. هەموو قسەکانتان تەواوە هەموو ڕایەکانتان تەواوە ئەتوو
کە دەتەوێت گۆڕانکاری بکەیت لە سیستەمەک وەکو سیستەمی پەروەردە. سیستەمی پەروەردە زۆر گەورەیە، وایە تەفەڕوعاتیشی زۆرە. یەکەم شت کە پێویستت هەیە گۆڕانکاری بکەیت دەبێت ئەتوو ستافت هەبی. ئەگەر ئەم ستافەکی شارەزام نەبیتن، تێگەیشتوو نەبیتن ئەو ستافە، ئایا دەتوانی ئەو هەموو گۆڕانکاریانە جێبەجێ بکەیت؟ ئێستا مەکتەبین گۆشتێکی زۆر جوانی کردی، ئەوە مجرد شتێکی گچکۆکەیە یان مسەغەرە لە واقع گەورەکەیمە. ئەو دخولانەی کە لە بۆنگۆ دەکا لۆ، چونکە ئەو دەیەوێ ئەو مەکتەبە دەیەوێ یان عەفەن شتی نوێ جێبەجێ بکە لە ناو سیستەمی خۆی، لە مەئلوف ڕەت بدە، لە ترادیشنەڵ شفت بکە لۆ شتەکی نوێ ئەپ تو دیت. فهەستا چی کرد؟ ترینینگ کۆرسی کردیە لە بۆ مامۆستایەکانی خۆی. لەوانەیە ئەو یەک ترینینگ کۆرسە نەبیتن، هەموو جارێ ترینینگ کۆرسی جیاواز لە مەوزوعی جیاواز لە بابەتی جیاواز کە هەمووی لۆ خزمەتکردنی چێ؟ خزمەتکردنی سکوولەکەی خۆی و ئاستی سکوولەکەی خۆی. کەواتە لێر وکانە فکری لە چ کردەوە؟ دەبێ ئەمن ستافەکی شارەزام هەبیتن، ستافەکی تێگەیشتیم هەبیتن کە پێ بکرێ سبەی دووز بەی کە پێ برێم وەرە شێوازی نوێ پێداگۆژیم لەوە جێبەجێ بکە، دەزانی شێوازی نوێ پێداگۆژی معنای چییە، کە پێ برێم وەرە ئەتوو گروپ ئاکتیڤیتیم لە بۆ بکە لە بۆ ستودنتی خۆم تێدەگا گروپ ئاکتیڤیتی معنای چییە، کە پێ دەرێم وەرە ئەتوو ئەو منهەجەم هەیە دەبی ئەوە بگۆڕدرێ ئەو منهەجە، دەزانی کو تەعامل لەگە منهەج بکە و گۆڕانکاری لە منهەج بکە. کەواتە بەڕێزان مهمترین شت لە من ئەوەیە چییە؟ ئەمن دەبی ستافەکی حازرم هەبیتن، ستافەکی شارەزام هەبیتن، پێ بکرێ ئەو ئیشانە لەگەر وەزارەت هەر وەزارەتێک بیتن جێبەجێ بکە. پاشەوی کە پاش ئەوەی ستافەکەم حازر کرد دەبی ئیش لەسەر چ بکەم بەڕایگۆ؟ ئەمە گوتمان ستافمان هەیە، ستودنتمان هەیە، لەگە منهەجمان هەیە، قوتابی لەگەر منهەج. ئێستا ستافەکەم حازر کرد، پاشەوی دەبی ئیش لەسەر چێ بکەم؟ لەسەر منهەج. دەبی ئەمن ئیش لەسەر منهەج بکەم. بینایە نوێم هەیە، ئەگە منهەجم قەدیم بی هیچ سوودی دەبیتن. کەواتە ئەمن سیارەکەم هەیە سڵغم کردیە لە دەرێ جوان جوان، بەڵام ناوی سیارەکە هەر کەونە، کەواتە سیارەکەی من هەر بە کەون دەمینێتەوە. با بڕۆ بشۆ بڕۆ جوانی کە هیچ وەکی خۆی کەون دەمینێتەوە. کەواتە لێرە ئەمن دەبی بزانم باشە ستێپی دووەمم چییە؟ ستێپی دووەمی من منهەجە. ئەمن دەبی منهەجی خۆم بگۆڕم، ئەپ تو دیتی بکەم بە شێوازێک کە بگونجێ لەگەر چێ؟ لەگەر ژینگەی خۆم. زۆر جارجێتان لێ بۆ پێشتر دەرێ سیستەمی سویدی تەطبیق دەکرێت، سیستەمی فنلەندی تەطبیق دەکرێت و ئیلە ئاخریه. شتێک لە مێشتی خۆتان دابنێن بەڕێزان، ئەوی لە ئەمریکا دەگونجێ لێرە ناگونجێ، ئەوی لە فنلەندا جێبەجێ دەکرێت لێرە ناتوانی جێبەجێ بکەیت. دەبی ئەتوو ژینگەی خۆت بزانی چت هەیە، چت نییە، چت لۆ پێویستە، قوتابی تو، داک و بابی قوتابی تو، تێگەیشتنی قوتابیان، تێگەیشتنی داک و بابان، ئەوە هەموو دەبی put it in consideration. ئەوە هەموو دەبی لە اعتیباراتی خۆماندا بنین لە کاتی جێبەجێکردنی هەر منهەجێک. کەواتە ئەمە وەکی لە فنلەندای بووین کە دەورەکەمان وەرگرتی پێداگۆژی. طبعا خۆت دەزانی کە تو دەورەی دەبینیەوە و پاش ئەوەی ئەوەندەماندی بوونەت کرد حەماسە دەدگری، دەری ئۆکێ ئەم حەماسەتم هەیە ئێستا دەتوانم جێبەجێ بکەم، سیستەمەکەی بگۆڕم و ئیلە ئاخری. قسەی زۆر جوانیان کرد جەماعەتی فنلەندیەکان، گوتیان ئەمە ئەنگۆ دەزانن فنلەندا it's one of the top system, top education system لە هەموو دنیاە. ئەگەر یەکەم نەبی دووەمە، یەکەمە و ئەخەر پار دووەم بوو بزەبت ئەگەر یەکەم نەبی دووەمە. ئەوان چیان گوتیان ئەمە نەگەیشتینە ئەو ئاستە بەینە لەیلەتون وەضوحاها بەشە و ڕۆژەکی 57 ساڵ ئەمەوە ئیش دەکەین هەتا گەیشتینە ئەو ئاستە. ئەنگۆ دەتانەیە بە ساڵێک و 2 ساڵ ئەو هەموو سیستەمەی خۆتان شفت بکەن ناتانن، فەشەل دەینن. قسەکەیان تەواوە، قسەکەیان منطقیە. ئەوە خاڵێکی دیکە چیان ژیان ئەو سیستەمە و ئەو شتانەی کە ئەنگۆی لێرە فێربوون لە پێداگۆژی لە خولی پێداگۆژی کە دەستنەوە کوردستان tailored to fit کوردستان، بیدورە بە شێوازێک کە فت بی لەگە کوردستان، فت بی لەگە سیستەمت، فت بی لەگە سترگڵەکانت، فت بی لەگەر opportunities، فت بی لەگەر ئەو شتانەی کە هەیە پرۆڤاید کرایە لە بۆ تو. وەرە شیکاریەکی لە بۆ بکە، تەحلیلێکی لە بۆ بکە، چت هەیە، چت نییە، چت پێویستە بکەی، تەحەدیاتەکان چییە،
تهدیداتەکان چییە کو دەتوانی ئەتو لە ستێپی یەکەم بڕۆی لە بۆ ستێپی دووەم بە ئاسانی بە جوانی کە نە تەسیرت لێ بکە و نە تەسیر لە ژینگەی گشتی بکە بە شێوەیەکی نەگەتیڤ و ئەنەما بە شێوەیەکی پۆزیتیڤ بیتن. فبەڕاستی ئەو دوو ئەدڤایزەی کە ئەوان کردیان لە جێی خۆی بوو. چونکە ئەوان شارەزاییەکیان هەیە دەزانین سیستەمەکە کوڕۆیشتیە فلۆیە ئەمەش دەبی چ بکەین ئەگە بمانەوێ نەجاحەت بینین دەبی ستێپ بای ستێپ بڕۆین نابی ئەوها یەکسەر شفت بکەین. کو دەتوانین ئەمە توانایەکانی مامۆستا یەکەم جار بەرزیکەین هەتا پێی بکرێ ئەو مامۆستایە ئەو توانایەکە هیتی خزمەتی بکە یان بەکاری بینی لە خزمەتکردنی قوتابیان ئەوە لەکنەمە مهمە. بەڕێزان ئەمە کە باسی پێداگۆجی دەکەین ئەمە باسینگۆ دەکەم باسی قوتابیان ناکەم جارێ باسی ئێوە دەکەین وەکو مامۆستا فاقد الشيء لا يعطيه ئەوە مەسەلەکەیە هەمومان دەزانین ئەگەر ئەمن ئەو توانایم نەبیتن ئەو تااقەتەم نەبیتن کو پێم دەکرێت لەگە تەڵەبەکانی خۆم جێبەجێ بکەم وەچی مامۆستا تازە باسی کرد ئەگەر ئەمن منتاڵەتی من تەقبولی گۆڕانکاری نەکە ماینسێتی من تەقبولی گۆڕانکاری نەکە کو ئەمن دەتوانم بێم داوا بکەم لە قوتابیانی خۆم وەرە تو بگۆڕدرێ وەرە بە ئەو شێوازەی جێبەجێ بکەین وەرە بە ئەوها بکەین ناتانی ئەو قوتابیەوە بکاتن. فلۆیە ئەمە دەمانەوێ مامۆستایەکی دروست بکەین هەندێک کۆمپەتنسی هەبیتن. کۆمپەتنسیەکان چنە تەرکیز دەکەین لەسەر شێوازی جیاجیە با ئەو ڕسمەتان پێشاندەم لە بۆ ئاسانکاری. تەرکیز بکەین لەسەر شێوازی جیاجیە. بیدایەت پێش هەموو شتێک هەر مامۆستایەک هەر یەک لە ئێوەی بەڕێز دەبی شتێکی زۆر مهمی هەبیتن سکیڵەکی زۆر مهمە یان کۆمپەتنسیەکی زۆر مهمە دەبی دائیم بە بەردەوام لە خۆی دیڤلۆپ بکە چێ دەزانی چییە بەڕاینگۆ سکیڵەکە ئەوە ئینتەرناشناڵیە ئەو سکیڵە لەسەر هەموو جیهان هەیە کە ئێستا حالیەن لە هەموو ستاندەرەکانی دنیاە دەرێتن ئەگەر ئەتوو ئەو کۆمپەتنسیەت نەبی ئەو توانایەت نەبی کەواتە نەوعەنما بە کەسێکی ئیگنۆرەنت حساب دەبی بە کەسێکی جاهل حساب دەبی. مهمترین شت ئەتوو دەبی ئەپ تو دەیت بی لە تەکنۆلۆژی ئەوە زۆر مهمە. ICT سکیڵت دەبی زۆر بەرزبی ICT Information and Communication Technology باشە بەڕێزان دائما دەبی ئەتوو Information and Communication Technology خۆت بەرز بیتن. ئەوڕۆ ئەپلیکیشنێک دەزانی بەکاریدێنی لەگە ستودنتی خۆت دەبی دائما خۆت ئەپ تو دەیت بکەی. ئەوە دیجیتال کۆمپەتنسیز یەکێکە لەو کۆمپەتنسیانەی کە زۆر گرینگە. مامۆستای بنەڕەتی مامۆستای کندەرگاردن لەگەر مامۆستای هایر ئێجوکیشن دەبی دائما خۆی ئەپ تو دەیت بکە. مۆبایلی خۆت لە دەستی خۆت گرتیە مۆبایل بەس ئەوەندە نییە ڤایبەر وەتسابی تێدابی و مەسنجەری تێدابی ئەتوو بەو مۆبایلە گچکەی خۆت دەتوانی زۆر توول هەیە زۆر ئەپلیکیشن هەیە زۆر شت هەیە دەتوانی ئەو مۆبایلی خۆت بەکاربینی وەکو شێوازێکی وانەوتنەوە لەگەر قوتابیانی خۆت. توول هەیە بەڕێزان دەتوانی نەفسی دقیقە لەگە تەڵەبەکانی خۆت کویزیان بکەیت لە باتی ئەوەی بە تەڵەبەی خۆت برێ کاوەڕەکە چی دەربینە ئەفو کاوەڕەکە چی دەربینە بە ئەو کوزەی بکەین ئەمنینگۆ لۆ ئەپلیکیشنێک بەکارناینی ئەو ئەپلیکیشنە زۆر ئاسانە زۆر خۆشە بە نەفسی دقیقە لە ناو کلاس لەگە تەڵەبەکانی خۆت هەمووتان وابزانم خاستەن ئەنگۆ زەمانعەتی پرایڤێت سکول بڕێک خاستن لە بۆ ئەو شتانە ئەنگۆ بڕێک لەکینە ئەمە دەرێن چکە لەوانەیە ئەو دیجیتال سکولانە یان ئەو دیجیتال توولانە زۆر هەیە لەکنەنگۆ لە ناو مەکتەبەکانتان وابزانم هەموو سەفەکانتان سمارتبۆردی تێدایە کۆمپیوتەری تێدایە ئەوە باشە ئەمە لە باتی ئەوەی تەڵەبەکانی خۆم بێزارن مندارە گچکەیە یان ئەگەر برێ مەتەلەن حتا سەفی چار و بەسەرەوە چاری ئیبتیدایی بەسەرەوە لە باتی ئەوەی ئەمە پێ برێم وەرەوەڕەکە و قەلەمەکی دەربینە با کویزێکی بکەین لۆ نەچم پلتفۆرمەکی بەکاربینم پلتفۆرمەکە فریە مەکتەبشت هەتا پێویست ناکە پارەی بدە بە خۆشت پێویست ناکە پارەی بدەیت لە ڕێگای ئەو شاشەی خۆت کە پێی دەکەی تەڵەبەکانی خۆت دەتوانی کوزیان بکەیت هەم دەبتە فەن توول لە بۆیان خۆشە پێکەنینی تێدایە دوای پێتان دەرێم هەندێک ئەپلیکیشن هەیە دەتوانین بەکاربینین لە بۆ خۆتان لەگە تەڵەبەکان کەواتە ئەمە لێرە چم کرد خۆم ئەپ تو دەیت کرد نابی ئێستا
نابی ئێستا لە زمانی ما بەڕێزان لە زمانی ما ئەوی دیجیتال توڵی زعیف بیتن بە ئیگنۆرەنت حسابە بە کەسی دواکەوتوو حساب دەکرێتن دەبی هەمووتان نەک بەس لە بۆ تیچنگ دەبی هەمووتان بزانن کو خۆتان ئەپ-تو-دەیت بکەی کو شێوازی ئەلکترۆنی بەکاربینی کودا مثلا ئیمێلی بنووسە هەمووتان دەزانن ئیمێلی بنووسن I doubt it ببورن I doubt it هەمووتان great هەموو دەبی بزانی ئیمێلی بەکاربینی نابی ئەتوو خاصەتەن لەو مەکتەبانە کە پێویستی پێ هەیە دائیمەن ئەو شتی نوێ بەکاربینی دەبی دائیمەن دیجیتەل سکیلەکانی خۆت زۆر بەرز بیتن ئەوە یەکێکە لەو شتانەیە کە وەکو چەکەکی ئیزافیە لە بۆ خۆت وەکو پۆینتێکی ئیزافیە لە بۆ خۆت وەکو مامۆستا هەم ئاستی تو بەرز دەکا هەم دەتوانی ئاستی بەڕێزان وەکو نەسیحەتێک وەکو ئەو شتەیە کە ئەمە پێداگۆجیکەڵی زۆر تەرکیزی لەسەر دەکەین کە بگۆڕدرێ لە مامۆستا ئەویش increase the level of their digital competencies ئەوە زۆر گرنگە ئەوە خاڵەکی زۆر گرنگە لۆیە ئەگە بێن تەماشا بکەن یەکەم مۆدیۆل یعنی یەکەم ئەمە 6 مۆدیۆلمان هەیە لە پێداگۆجی گشتی 6 مۆدیۆلمان هەیە یعنی 6 بابەتی جیاجیامان هەیە مۆدیۆل یعنی بابەت ئۆکەی 6 مۆدیۆلمان هەیە یەکەم مۆدیۆل کە دەستی پێ دەکەین چییە information and communication technology ئەگە بێن ملاحەزە بکەن هەمووی لینکە بە یەک واحد يكمل الآخر هەر یەک لەوان کۆنتینیوەزە لە بۆ ئەوی کە تەواوکاریە کەواتە یەک حەلەقەیە information and communication technology یەکەکە لە مۆدیۆلە زۆر بە نرخ و گرنگەکان لە بۆ مامۆستایەکانی خۆمان پێشکەشی دەکەین ڕاستە ئەتوو لەناو وەکو لەناو لەوانەیە ئێستا پێویستت پێ نییە ریسێرچ بکەی ئەمە لەکنە خۆمان لە هایر ئێجوکیشن ئەگەر ریسێرچ بکەین لە بۆ ئەغراضی تەرقیەوە ئیلە ئاخریه بەڵام معنەی ئەوە ناگەینی کە من مامۆستامە لە سێکتەری وەزارەتی پەروەردە ماجستێر و دکتۆرام نییە پێویست ناکا بچم ریسێرچ بکەم بەحث بکەم توێژینەوە بکەم فیدباک وەرگرە لە تەڵەبەخانی خۆت دەتوانین توێژینەوەی لەسەر بکەیت تازە مامۆستا ڕۆژان جێم لێ بوو گوتی ئەنگۆ فیدباکی دەدەنە ئەو بەڕێزانەی کە دێن لێرە سیمینارەکان دەکەن و فیدباکی دەدەنە سکولی خۆتان ئەو کێشانێک کە ڕوودەدا لە ماری ئایا بەڕاینگۆ ئەتۆ چ دەبینی 20 تەڵەبەت هەیە 30 تەڵەبەت هەیە لە ناو سەفێ ئایا وچ تەعاملیان لەگە دەکەی حس ناکەی کە فەرق هەیە لە مابینی ئەو تەڵەبەیە کە ژینگەکی ڕەخسا و جوانی هەیە لە مارێ لەگە ئەو تەڵەبانەی کە لەوانەیە مەشاکلیان هەبی لە مارێ کەواتە ئەوە دەبی دەبتە دەرکەیەکی نوێ لە بۆ ئەنجامدانی توێژینەوە کەواتە وەکو مامۆستا بغض النظر لە چێن دەرز دەرەوە لە چ سێکتەرێک دەرز دەرەوە دەبی ئەتوو دائیمەن هەوڵ بدەیت چ بکەی خۆت ئەپ-تو-دەیت بکەی ئەگەر نشکەی توێژینەوە بڕۆ بخینە بەڕێزان خوێندنەوە زۆر مهمە ڕاستە خوێندنەوەی کتاب گرینگە خوێندنەوەی کتاب گرینگە ئەمریک بەخۆم زۆر پێم خۆشە کتاب بخینی خاصەتەن ئەگەر هاتو کتابەکە لە ضمنی تەخەسوسی خۆت بەڵام لەگەر وەشدا خوێندنی هەندێک توێژینەوەی ئەپ-تو-دەیت کە ئێستا لە ژینگەی ئێستا دەرچووە لە کێشەکانی ژینگەی ئێستا دەرچووە زیاتر معلوماتت دەداتێ نۆڵجی خۆت زیاتر دەکا لەسەر ئەو شتانەی کە هەیە ئێستا لە ژینگەی خۆت لەوانەیە کتابەکە پێش 10 ساڵ نووسرابی پێش 15 ساڵ نووسرایە پێش 20 ساڵ نووسرایە بەڵام توێژینەوە کە پێش 2 مانگ کرایە پێش ساڵێک کرایە کەواتە دەزانی کۆرۆنە هەیە دەزانی کۆرۆنە تەئسیری چ بوو پێش 10 ساڵ کۆرۆنە نەبوو ئۆکەی کەواتە دائیمەن مامۆستا دەبی خۆی ئەپ-تو-دەیت بکا بە شێوازێک کە بگونجێ لەگەر تغەیورات کە ڕوودەدا لە ژینگەی خۆی لە عەسری خۆی ئەوە دوو مۆدیۆلی سەرەکیمان باس کرد طبعا سێ مۆدیۆلمان هەیە لە پێداگۆجی نوێ کە باسی دەکەین هەوڵ دەدەم دوو مۆدیۆلی لە بۆنگۆ ئەوڕۆ هەندێک توولی بەکاربیانی لەسەری سێ مۆدیۆلی سەرەکیمان هەیە ئەو سێ مۆدیۆڵە تەنها تەخسیس کرایە لە بۆ مامۆستایەتی کو ئەتوو هەڵسوکەوت دەکەی لەگە تەڵەبەکانی خۆت لە ناو کلاس دەبی چ بکەی دەبی کو خۆت حازر بکەی بە چ شێوازێک هەڵسوکەوت بکەی لەگە تەڵەبەکانی خۆت یەک لەوان کە زۆر گرنگە پێدەگوترێت چ پێدەگوترێت student center approach وەچی باسم کرد قوتابی چەقی خوێندن الطالب محور التعلم تیچەر سنتەرمان لا بردیە دەبی لەمە و بەدووە
شتێکە کە پێی دەگوترێت تیچەر سەندەر ئەمە لای بن لە مشتی خۆمان. معنای ئەوە نییە فرامۆشی بکەین بە یەکجاری، نەخێر دەتوانم بەکاری بینم، بەڵام لە کاتی پێویست، لە شوێنی پێویست، لە حالەتی پێویست. بەڵام کە باسی ستیودنت سنتەر دەکەم، ئایا بەڕایینگۆ کە دێن باسی ستیودنت سنتەر بکەین دەبی چ بێتە مێشکمان؟ دەبی چ بکەین هەتا ستیودنت سنتەر جێبەجێ بکەین؟ ئەو پرسیارانە لە کنۆخۆتان بنووسن، ئێستا دەما چوتکە دێمە سەری. دەبی چ بکەین هەتا ستیودنت سنتەر بکەین جێبەجێ بکەین؟ لۆ پێویستە ستیودنت سنتەر جێبەجێ بکەین. هەدەف چییە لە جێبەجێکردنی ستیودنت سنتەر؟ سوودی چی دەبیتر لە بۆ داهاتوو؟ ئەوە یەکەکە لەو مۆدیولانەی کە باسی دەکەین. مۆدیولەکی دیکەشمان هەیە I have to be innovative while I'm teaching my students. Innovative pedagogy and assessment. معنای چییە؟ شێوازە نوێیەکان ئەوی کە ئەمن دەتوانم بەکاری بینم with my student، هەروها کو دەتوانم خۆم ئەپدێت بکەم، کو دەتوانم شێوازی جیاجیا لە ئەسسمنت بەکار بینم لەگەڵ تەڵەبەی خۆم. ئەسسمنت یعنی هەڵسەنگاندن. هەتا ئێستا شێوازی هەڵسەنگاندن ئەگەر هاتوو لە مەکتەبان لە وەزارەتی پەروەردە یان لە وەزارەتی خوێندنی باڵا شێوازە تەقلیدیەکە بوو، وەچی گوتمان بە پەیپەر ئیگزامە. بەڵام لەمەوە بە دوا وانابیتن، خاصەتەن ئەگەر بمانەوێتن قوتابیەک دروست بکەین کە کۆمپەتەنسی بەرز بیتن، قوتابیەک دروست بکەین کە توانایەکانی حکم بکە. ئەمن نامەوێ قوتابی بخەمە ناو بازارێ، نامەوێ قوتابی بخەمە ناو بازار کە ئەو قوتابیە تەنها زانیاریەکانی ناو کتاب بزانیتن، و ئەنەما دەبی مێشتی خۆشی ئیش پێ بکە، دەستی خۆش. من تەرکیز دەکەم لە سێ سکڵی ئەساسی: knowledge, skill and attitude. knowledge زانیاری، skill توانا و بەهرەکانی، attitude هەڵسەنگاندنی خۆی یان بهێڤیەرەکانی خۆی. ئەمن دەمەوێ ئەو سێشتە طبعاً جەماعەتی پێداگۆجی ئێستاگەر بچی لە کاک سۆران و کاک ئامانج هەردووچیان قوتابی من بوو لە پێداگۆجی، ئەگەلەیان بپرسی دەیانگۆ ئەمەیان جێش کرد لە پێداگۆجی، هەر دەیانگۆت knowledge, skill, attitude. knowledge, skill, attitude. ئەو سێشتە زۆر گرنگە بەڕێزان. ئەوە قوتابی منە. دەبێ من نۆڵجەکە بەخۆی لە کتابەکەی وەردەگریتن. بڕێونەرێ وەچی باسمان کرد. بەڵام ئایا ئەو نۆڵجەی کە وەریگرت بە سکڵەوە وەریگرت؟ بە ئاتیتیودەوە وەریگرت یان تەنها نۆڵجەکەی وەرگرت؟ لە دەرخی کردەوە چۆن امتحانی کرد و تەواو نازح بوو. چەندی پێیە؟ چەندی لە مێشکمایە؟ ئایا ئەو شتانەی کە وەریگرت لە نۆڵجەکە بە کردار کردی؟ بەدەستی خۆی دەست گرتی؟ مێشتی خۆی بەکارهینا لە کاتی جێبەجێکردنەکەی؟ ئەوە مهمە لەکنە من دەبی تەڵەبەکانی خۆم کە تەخەڕوج پێ بکەم لە ئبتیدایی بستە متوسطە، لە متوسطە ببتە بنەڕەتی، ئێستا بنەڕەتیەوە ئیلا ئاخریه کە تەواو دەکە هەتا دەگاتە کولیە، هەتا تەخەڕوج دەکات لە بۆ کولیە. ئەمن دەبی وای لێ بکەم ئیدیۆپرنەرشپ معنای چییە؟ ئەمن دەبی وای لێ بکەم تەڵەبەکەی من بگونجێ لەگەر بازار. بازاری کار پێویستی بە قوتابی من هەیە؟ بازاری کار کە تەمەشای قوتابی من دەکا، تەمەشای دەکا ئایا ئەو قوتابیەی من تەواو هەموو مواسەفاتی هەیە کە پێی دەکرێت لەگەر ژینگەی بازار بگونجێتن؟ تەڵەبەمان هەیە طبعاً گۆ دەزانم بەشی زانستی گشتی کە تەخەڕوج دەکا لە بنەڕەتی دەتوانی دەرز برێتەوە، کیمیا، فیزیا، بایۆلۆجی، بێزگە لە خەریزەکانی کیمیا و فیزیا و بایۆلۆجی، حتا کۆلێژی پەروەردە. ئەو شتێک کە تو وەردەگری لە مەکتەبێ لەوانەیە تەڵەبە زۆربەی تەڵەبەی کولیە مع کامل ڕێزم لە بۆ مامۆستایەکان لە بۆ تەڵەبەکان کە بە خۆشم یەک لەوانم ڕێگا زۆر دەدا لە تەڵەبەی کە بە کوردی قسەی بکە. ئۆکەی بێزگە لە ئینگلیزی. لوغەت العلم هەندێک علم هەیە پێویستی بە ئینگلیزی هەیە بەڕێزان، وەکو فیزیا، وەکو کیمیا، وەکو بایۆلۆجی پێویستی بە ئینگلیزی هەیە. تەڵەبەم هەبوو ئەو میسالێکی واقعیە، دکتۆرە لۆ بە ئینگلیزی شەرح دەکەی، لۆ بە کوردی شەرح ناکەی، کوردی بان پێویستە. دەمگوت ئەتوو سبەی دووسبەی تەخەڕوج دەکەی تەعیین نییە. وایە؟ چەند کەستان چەند لە بێژە تەخەڕوجی کردیە تەعیینی حکومی نییە. با ئەمە تەمەشای وەچی باسمان کرد تازە فنلەندە گۆتی دەبی تەیلەری بکەی لەگە ژینگەی خۆت، ئەوە ژینگەی خۆتە. ژینگەی تو دەرێت ئەمن پێم ناکرێت تەعیینت بکەم، ئێستا تەعیین نییە. دەبە هەر ئەعتیبارێک بیتن. ئۆکەی؟ ئەمن وەکو مامۆستا لەناو خوێندنی باڵا و قوتابی وەکو قوتابیە لە خوێندنی باڵا
دەبی فکر بکەمەوە باشە کە ئەمن تعین نەبی سبەی دووزبەی کەم بچمە ناو بازاری کار تەنها بە شەهادەی خۆم تەخەڕوجم کردیە ئایا بازاری کار وەرم دەگریتن ئیشی بە من دەبیتن کەواتە من دەبی چ بکەم دەبی ئیش لەسەر خۆم بکەم هەندێک سکڵ هەیە هەندێک کۆمپتنسی هەیە دەبی ئەمن بەرزکەم لەک دەخۆم میساڵێکی واقعیتان دەدەمێ قوتابیەکەم هەیە لە مەرحەلەیەکی کولیەی کە هات کە دەرسمان شەڕح دەکرد هەموو مەزموعەکی زۆر بوون دەرسمان شەڕح دەکرد بە ئینگلیزی دەیگوت ئەمن زۆر تێناگەم زۆر باشیمە لە ئینگلیزی دەمگوت و زانستی گشتینە ئەمگۆ سبەی دووزبەی کە تەخەڕوز دەکەن تەعینش نەبی مەکتەبەکان پرایڤەت سکوولەکان هەموو ئەنگۆی دەوێتن حتا مەکتەبە حکومیەکان ئەنگۆی بە محازر خارجی دەوێتن بەڵام ئەگەر ئەتو طموحت بەرزبی لەجێ باش وەچی ئێوە لەجێ باش تعین بی ڕاتبەکی باشت هەبیتن لۆ ناتی هەندێک سکڵی خۆت بەرزکەوە هەندێک بەهرەکانی خۆت زیاد بکەی ئەنڕج بکەی حتا سبەی دووزبەی کە تو بچی هەر شوێنە هەر مەکتەبەک سیڤی خۆت پێشکەش بکەی ئەی سین و سات پێشکەش دەکەن تەماشای سین دەکەن زۆر بەرزە کوالیفیکیشنەکانی وی ئاستەکانی وی سکڵەکانی وی تەماشای سات دەکە سات هیچی نییە لۆ ئەم سینی وەرنەگرم لۆ ئەمن بە سیقەوە نەچم پێشکەش بکەم وایە ئەو قوتابیانە کە گوتیان باشە دکتۆرە چ بکەین گوتم بڕۆن خۆت فێرە کۆمپیوتەر بکە خۆت فێرە تایپینگ بکە خۆت فێرە وۆرد بکە ئەکسل بکە ئەکسس بکە ئەو بەرنامەجە ڕئیسیانەی کە پێویستە هەمومان بیزانین وتم ئەوە خاڵە چریکە ئیشکەن لەسەر ئینگلیزی خۆتان وتم ئەوە زۆر بهیمە لۆ چونکە ئەوە دەرکەچت کەت لە بۆ دەکاتەوە تو علمەکەت پێیە نۆڵجەکەت پێیە ئەوی تازە باسمان کرد زانیاریەکانم هەیە نۆڵجەکەم هەیە بەڵام نۆڵجەکە بەبێ جێبەجێکردنی عملیەکە بەبێ سکڵەکە هیچ سوودی نییە مجرد لە مێشکمە ئەمن دەزانم تێدەگەم ئەدی خەڵک نابی سوود لە نۆڵجەکەی من وەربگریتن فەتەڵەبەکان هەندێک هەیە طبعاً خۆتان دەزانن هەر ئینسانێک و طبیعەتی خۆی جیایە هەندێک لە قوتابیەکان نصیحەتی مریان وەرگرت هەندێک جش عادی ضربوها بالحائط فرامۆشیان کرد ولا كأنه ئەو قوتابیانەی من ئەو ساڵ کە چوومە مشاهدەیان مەرحەلە تار بوون هەندێکیان لە مەکتەبە نمونیەکان هەیە وەکو شیلان و ئەوانە سیستەمیان ئینگلیزیشە ئەوانش کە چوومە مشاهدەیان ماشەڵڵایان لێبێ ئاشتی خۆیان زۆر بەرز کردیە کەواتە ئەو تەڵەبەیە زیرەکە هەستی کرد کە شتێکی نەقسە هەستی کرد کە کۆمپتنسیەکی نەقتە ئیشی کرد لەسەر ئەو کۆمپتنسیە ئەو تەڵەبانەی ئەوی کە باسم کرد یەکسەر هەمویان ئێستا لە زۆر پرایڤەت سکوولەکان ئۆفەرشیان وەرگرتیە و دەستیشیان پێکردیە لە بۆ ساڵی نوێ ئێستا خۆیان حازر بکەن کەواتە ئەمن چم کرد لێرە ئیشم کرد لەسەر خۆم دیڤیلۆپ کرد پێویستم نەبوو تەنها بەس بە خولی پێداگۆژی بەس پێویستم بە ئامۆژگاری هەبوو کەواتە خولی پێداگۆژی یان ئەو شتانی کە پێشکەش دەکرێت لە پێداگۆژی نوێ اعتماد دەکا لەسەر خۆت بەڕێزم ئەتوو خۆت کو دەتوانی کۆمپتنسیەکانی خۆت بەرز بکەی بە شێوازە خزمەتت بکا بەرەو پێشت ببا هەتا ئەو شتانێک کە هەیتت فڕەدەی و خەڵکیت کەش سوودی لێ ببینی ئەوە هەدەفی ئەساسیمە کەواتە تو لێرە چت کرد مامۆستا گیان گۆڕانکاریەکت کرد لەوانەیە زۆر گۆڕانکاری کە زۆر گەورە نەبیتن بەڵام دەستیت پێ کرد گۆڕانکاری بکەیت ئەوە لە گەژینی تو دەگونجێ لەگە فنلەندەوە ناکە بەڵام ئەمن کردم دەستم پێ کرد ئەمن جارەیە بەیبیمە ئەمن جارێ تازەمە سیستەمیمە ئەو گۆڕانکاریانێکە دەکرێت ئەوە تارێت تازەیە دەبی بیکەم ئەمن یان هەندێک مامۆستا هەساچی کرد پرۆژە طلبە پرۆژە هەیە گوتی وەرە پرۆژەکەم لە بۆ پێشکەش بکە حتا ئەگە پرۆژەکەوەی تازە باسم کرد ئاو شەکرەکە بەڵام پرۆژەکە بە خۆت کردیتت حتا ئەگە لە یوتیوب پشتینە بی پرۆژەکە بەڵام بە خۆت کردیتت کەواتە تو لەو حالەتە چت کرد دەستت بە گۆڕانکاری کرد هەندێک لە بەڕێستان تازە باسییان کرد گۆڕانکاری دەستت بە گۆڕانکاری کرد مشکلە ئەساسیەکە کە مامۆستا ناوچیە ڕێزان مامۆستا ڕێزان باسی کرد مەنتاڵەتی ئەوە لێرە مەنتاڵەتی مامۆستای چالنجێک بوو هەتا ئەمن بیگۆڕم مەنتاڵەتی مامۆستا فێر بووە باسم کرد لە بۆتان مامۆستا دەبی بگۆڕم یەکەم جار ئەو زە دەست بە منهەج بکەم ئەو زە دەست بە قوتابی بکەم قوتابی لێرە الحەلقە الأضعفە ها قوتابی لێرە بەس جێبەجێکردنەکەی لەسەرە وإنما ئەساسیەکە چییە منهەجەکە لەگە مامۆستایەکەیە کەواتە ئەمن لێرە لەو حالەتە هەوڵم دا چ بکەم هەندێک مەنتاڵەتی مامۆستایەکەی بگۆڕم بە شێوازە کە نەباری قورسکەم
اوكي شو كده حسابي اعتباراتي دي بكم نباري قرص كم وفي نفس الوقت اشتكي وين بيش كشكل طلبه كومان بيجوتن اما دماني او الصاله اسسمنت تام بكين تنها لسا بيبر اكزام نبو نازاني طلبه ككوبو تازه استمك دوي لبوبي تيني دقيش مثلا ككوبو كشرح ما كد لبويان كاكا توليرا درزي خوت وردقري تنها لسر امتحاني ما قالت نيا نخوش كتي لامتحاني ما قانا بيت نكلا بي لامتحاني ما قانا امن حقي او طلبي بسوتيني مولات ستو كلا امتحاني ما قانا نهاتيا ادي باسي كومبتنسي منكر ليرا ادي باسي ستودنت سنتر منكر ليرا او كاله شيء كازي بزي مكرديا من كواتا من تنها هالصنقاندني ما مستسمه يمكن لسر امتحاني ما قانا نخوش بما مستسمه او روجا بينكلا بجواني جواب بداته وكتي بخوشي طلبه شي زور زيركا هم روجي لروجانا بشدار دبيتن واكتف دبيتن لكويزا كان اگر كويزا شي فزائي بكي درجه باش وردقريتن او انا هم ضربي صفري بكم ولات ست وكلا امتحاني ما قانا صفري ورقرتيا كوتا كحسابي طلبه مكردي ليرا طلبه وشي او شتانا ما لبويان توضيح كرد بيان خوش بو زور بيان خوش بو ليرا كاتالا حالتا او تل درجه خوم هموي لسر اكزام نبو بيستك بازدك لسر اكزام مدانا اوانت كم همو توزيع كرد لسر كويز لسر سيمينار لسر بجداري كدني روجانا باورتان هبي طلبه زوري بي خوش بو چکە زانی کە پرۆسەی خوێندن لێرە پرۆسەی فێربوون لێرە لە بۆ مەسلحەتیوی بوو لە بۆ ئەوەی هەم فێر بیتن هەم دەرەجەشی باشتر بیتن باشترین لوغا لۆ قسەکردن لەگە تەڵەبەی چیە دەرەجەیە کە پێ برێ ئەو هابکە هابکە دەرەجەی باش وەردەگرێت دەکەم ڕاستە ئەمە پێما خۆش نییە تەڵەها تەڵەبە تەرکیز بکات لەسەر دەرەجە بەڵام قەی ناکە مشکلە نییە مادام خزمەتی وی دەکا خزمەتی پرۆسەی خوێندن دەکا وان مشکلی نییە با بیکەم مثلا کار مامۆستاکان بەڕاستی دەتانگرێن 180 هەوڵی خۆیاندا بەڵام بە پێی پلانی دادەنێ و بە پێی ئەوەی دایدەنێ هەلو بۆی ئەو ڕۆڵە زەو ساردە بارانەکە سەری ئەمێنەدەوە بالضبط فيكس كالندر بالضبط بالضبط دەلێن لەوانەیە ببیتە لافەو مێنەدەوە مەزۆی زاروا بوو نەدەهات تەڵەبە لە ئەو ڕۆژێری ڕووی نەدەباستە بەڵام خینەکە تێک ڕاستە شتێک هەیە تەحلیلێک هەیە پێ دەگوترێت سوات ئەنالیسیس أو pedagogy strength, weaknesses, and لبو جماعتي إحصائية كان زياتر بكاردين لبو هم بواري دتواني بكادري أو pedagogy تحليل SWOT تحليل SWOT دريت ورا بزانا لاياني سترونغ كاني تو بقوة كاني تو تسيا ورا تمشاك لاياني ويكنسي تو تسيا لايانا لاوازا كاني ضعيفة كاني تو تسيا كانت بكا او درفتانا او فرصتانا كهي لبيش تسيا ولا تمشاي ثرتا كانش بكا تهديد كان وتحديات كان ايك لبيش هي تسيا اگر اما لبو خطواتي خومان اوي بكار بينين ايش كمان زور باساني دكريتن لو چونك امن دبي بزانم بيش براي من اجابين تماشا بكين دبي يكم شد تماشا بكين ليره چونك بعكس وش هيها يكم شد دبي تماشا بكم امن اگر با وش ما مستعد باسي كده اگر باسي سيستمي بولوني بكين اواني كده يعني تطبيق بكين يكم شد لسيستمي بولوني دبي تبكم دبي I have fixed calendar fixed calendar يعني تقييمه شيء تواوم هبيتن تقييمه فيكس بهبيتن نك أورو جيجني فلانة لنا كاوة جيجني علان دردتي لنا كاوة مناسبة شتك دردتي حفتك انتخاباتا دو حفتا نازانم تسيا حفتك وشي قوتني لافا أو لافا موديلة شنوية لبو ما ندرتشوا أوش أو هاي أو همو تأثير لسر حفتكاني خوين دندكا لهاير إدوكيشن لوزارتي برودة همي نفس الشتا تماشاي منهج بكين لو باسم كد قلتم ما مستامان هي استا دينا وسر منهج استا امن منهج لتواناي من امن بيقورم نا والله لتواناي منيا همو منهجك كدادن ري هندك رينما هي هندك بيداوستي هي هندك تايبت مندي هي والي دكات المنهج كداب دريتن امن وكو ما مستا مجبورم ملزمم دبي او منهجي توابكم تشك متطلباته ودبي طلبه هي بيتن لدنيايش او هاي اقباسي تماشاي سيستمي بلو نجبكين لهمو دنياي او هاي بلام كود لك نوعا توزيع كدايا عندك منهج هي بيداغوجي كور موديول يعني منهجي اساسي طلبه اجر ماثماتيك بيسك ورد نقريتن
لە مەرحەلەیەک دەتوانی بستە مەرحەلە دوو شتێکی ئەدڤانستر وەربگریتن ناتوانی دەتوانی مەرحەلە سێ بستە مەرحەلە سێ شتێکی ئەدڤانستر وەکو مەڵتیپلیکیشن و دیڤژن و ئیلە ئاخری وەربگریتن ناتوانی لێرە لەو حالەتەدا ئەمن مەجبورم وەکو مامۆستا تەمەشا سیستەمی خۆم بکەم تەمەشا ئەو منهەجەی کە هەیتم دەبی لەگەری خۆم بگونجێنم بەڵام زیرەکایەتی من لێرە لە چێ دەست پێ دەکا ئەگە ببێ بمە مامۆستایەکی پێداگۆژیکەڵ لە شێوازی جێبەجێکردنم و شەڕەحکردنم لە بۆ منهەجەکەیە ئۆکەی ئەمن نارێم هەموو ڕۆژی بڕۆ ئەکتیڤیتی بکە نارێم هەم ڕۆژی بە مامۆستایەکی پێداگۆژی پێدایەت باسم کرد لە بۆتان ئەمن دەمانەوەیە ببینە ستیودنت سنتەر بەڵام شەرت نییە ستیودنت سنتەرەکی تەواو سەتاسەد هەموو ڕۆژێ نەخێر وانییە بەڕێزان چکە ڕۆژی وا هەیە بابەتەکەی من ستیودنت سنتەری قبول ناکە دەبی تیچەر سنتەر بی باسی دیڤژن دەکەی ئەتو ئەوڕۆ باسی دیڤژن دەکەی لە بۆ تەڵەبەی خۆت ئێوە نازانی فەقیری دیڤژن معنای چییە دابەش تەقسیم معنای چییە ئەمە کو ستیودنت سنتەر لەگەر ئەو مندارەی بەکاربینم مەجبورم لەو ڕۆژە بە مامۆستایەکی تیچەر سنتەر مەجبورم چکە بابەتەکە وا دەخوازی بەڵام کە تێم گەیاند و شەرحم کرد لە بۆی وەرە لە بۆ چالاکیەکە لە باتی دیسان لە چالاکیەکە ببیە تیچەر سنتەر وەرە ببە ستیودنت سنتەر لەو حالەتە بالضبط وين فدبي أتو لخلالي لو يبدري بشرطني أو دوري كأمل وردقري هم مشتكت بداتي أتو هندك كي بوينت يعني هندك كي وورد وردقري لدورك سبر خود زبزيركي أما حتى لخلكاني بيداغوجي يكم شت بيان درين فرشي تسور لبيشتاو تانية ها كتواوج دكي بيداغوجي كدتيوا طبعا أما لخلكاني بيداغوجي بخطان دزانن مامۆستای زانکۆمان هەیە مامۆستای وەزارەتی پەروەردەشمان هەیە ئەوانەی کە هەڵگری بڕوانامەی ماستەر دکتۆرانە بەڵام لەناو وەزارەتی پەروەردەنە ئینشاڵڵا ئەنگۆ ئەگە لە مستەقبەل دکتۆرا ماجستێرتان تەواو کرد دێنەوە کەنەما هەموو جارێ پێیان دەرێم کە پێداگۆجیت تەواو کرد فەرشی سوور لە پێشت نییە بابە بەڕاستی بەجددی ناچی ئەتوو هەموو خەڵک دێ هاها ئەوە پێداگۆجی تەواو کردیە چەپڵەت لۆری دەمەرە سیستەم بگۆڕە وەرە شت بگۆرە نەخێوانیە بەڕێزم هیچ وانیە تەمەشای واقعی خۆت بکەی حتا تەقبولی واقعی خۆت بکەی بەڵام نابی ڕابوەستی ئەوە مهمە لەکلەمە نابی ڕابوەستی دەبی دائیم گۆڕانکاری بکەی دەبی دائیم هەوڵ بدەی ئەضعف الئیمان بە شتێکی بەسیط بکە دوێ لەکەم تەڵەبەکە یەکسەر دەری ئەو مامۆستایە شتی پێیە میسالێکی بەسیطتان بدەمی ئەو داتا شۆیانە ئەو داتا شاینە لێ بەکاردێ ئەتو دەتوانی بە مۆبایلی خۆت داخلی ئەو داتا شۆیەبی نە لاپتۆپی هەرگری و نە هیچ ڕۆژەشیان چوومە کلاسی لاپتۆپم لەبیر کردبوو دەزان ئەمن لە گوگل درایڤی خۆم محازڕاتم دانایە یەکسەر مۆبایلی خۆم ڕەبت کرد بە گوگل درایڤ تەڵەبە هەموو ئەمنیان دیت بەبێ لاپتۆپی هاتیمە ژۆری ئەو مامۆستاوە دەرسی ناخینین دکتۆرە دەرسی ناخینی کاکەلۆ دەرسی داخین دەرسی دەخینین ئەدی هیچ لاپتۆپیت پێ دێگوتم چ علاقەتان هەیە ماجک گوتم ئەوڕۆ بە ماجک دەرسی دەخینین داتا شۆتان لەو پێ دەکەم بینەوە بەردە مۆبایلم ڕەبت کرد بە ئاسانی ئیشی کرد تەڵەبە چوو بوون چیان گوت بوو دکتۆرە وەلا شتێکی نوێ پێیە ئەو های کردیە ئەو تەڵەبە نازانیتن کەواتە ئەتوو لێرە چت کرد شتێکی نوێت فێر کرد شتێکی نوێت فێر کرد کو پێ بکرێ ئیشی خۆی تەرتیب بکە ئەڵتەرنەتیڤ سلوشن ببینتەوە حەلی بەدیل ببینتەوە کێشەک هەبوو کە دەتوانین چارەسەری کێشەکەی بکە کەواتە دائیمەن ئەمە ڕاستە لەوانەیە ژینگەکەی تو زۆر مساعد نەبی لە بۆ گۆڕانکاری سەریع و گۆڕانکاری گەورە بەڵام معنای ئەوە نییە ئەم لە دەبی لە جێ خۆم ڕابوەستم ئەوها چاوەڕێ وەزارەتی پەروەردەی بکەم تاوەڕێ وەزارەتی خوێندنی باڵای بکەم هەتا هەموو سیستەمەکان بگۆڕی و هەمووی تێبەجێ بکە و هەمووی تەرتیب بکە هەتا ئەمن هەموو شتەکان جوان بیلەکنە من و بچم ئەمن عەلحاضر ئیشی خۆم بکەم بەخێر دەبی ئەمن بە واقعیەت بجوولێم کە زەمانەتی ئەوەی بکەم ئەوەی جێبەجێ بکەم نەکە ئەوە بەڵام بە شێوازێک لەگەر ئەو ئۆپۆرتونیتیانەی کە هەیە لە پێش چاوی خۆم لەگەر ئەو شتانەی کە ئەڤالی بڵە لە بندستی خۆم و پێم بکرێ جێبەجێ بکەم دەرێن با سیستەمەک هەیە شتێک هەیە دەبی گۆڕانکاری بکەین کە دێ داوات لێ دەکا برێ ئەتوو غەڵەتی نەک ئەتوو غەڵەتی ئەتوو پێویستت بە گۆڕانکاری هەیە نا من هیچ عیبم نییە ئەتوو پێویست بە گۆڕانکاری هەیە ئەمن تەواوم هیچ مشکلەم نییە ئەوە گەورەترین مشکلەیە لەکلەمە لە وڵاتیمە بەڕاستی گەورەترین مشکلەیە لە وڵاتی ما هەموومان دەرێن لۆ گۆڕانکاری ناکرێ ئەوە غەڵەتە لۆ تا ناکرێ پێویستمان ئەوە پێ ئەوها بکەین
کە دێلێشت دەکرێت داوا دەکرێت دەرێ وەرە بەشدار بە لە پرۆسەی گۆرانکاریەکە یەکسەر خۆت ڕادەچێشی دەبێ زاویەک دەرێ وەڵا کاکە من هیچ عیبم نییە تو پڕ عیبی لە خۆتە تو بڕۆ خۆت بگۆڕا من هیچ خۆم ناگۆڕم وایە فلوێ دەبی ئەمن چ بکەم یەکەم جار خۆم بە خۆم ڕادەست پێ دەکەم کە باسی گۆڕانکاری دەکەم تەمەشای ئاوێنەی بکەم وەلا پێویست بە گۆڕانکاری هەیە بە خۆت ئەرێ وەڵا پێویست پێ هەیە دەوەرە خۆت بگۆڕە یەکەم جار ئەو جە داوا لە من بکە یان داوا لە مامۆستا ڕۆعی بکە یان داوا لە مامۆستا عەزیزی بکە یان داوا لە مامۆستا ئەحمەدی بکە با ئەویش بگۆڕدرێ ئۆکەی فەلوێ دەبی ئەمە یەکەم جار بە خۆمان ڕادەست پێ بکەین مێشکمان مێنتاڵەتیمان مایندسێتمان دەبی تەقەبولی چێنج بکە بەڵام کۆنستراکتیڤ پۆزیتیڤ چێنج بەڕێزان 50 خەتی لە بنداریە هەموو چێنجێک باش نییە هەموو چێنجێک every single change it's not favorable or it's not acceptable it's not good هەموو چێنجێک گود نییە هەندێک چێنج هەیە خراپە بەڵام هەندێک چێنج هەیە ناوەڵە باش فەئەمە دەبی دائیمەن چ بکەین هەوڵ دەین خۆمان بگونجێنین لەگە چێنجەکان تەقەبولی بکەین کە حتا یارمەتی خاڵەکی دیکەش هەیە بەداخەوە تیمۆرک لە کلەمە زۆر زەعیفە تیمۆرک ئیشی جەماعی لە کلەمە زۆر زەعیفە مع الأسف یان زانیاریەکی دیاریکراوم هەیە لە خۆم ڕنابینم بچم شێرکەم لەگەر بەرامبەرەکەی خۆم دائما سبحان الله فکری شارلۆک هۆڵمزیمان هەیە فکری جەریمەمان هەیە ئەمە دائما لە مێشی خۆم ئەوە لێم دەدزی دوای ئەو وەردەگری ئیشی خۆی لەسەر دەکا ئەمە شێر ناکە لە خۆم مع الأسف کە هەیە خراپترین شت کە تەئسیرمان لێ دەکات لە هەموو مؤسساتی حکومی و پرایڤێت لە وڵاتیمە تیمۆرکمان زەعیفە بەڕێزان ئەمە دەبی هەدەفی ئەساسیمان چییە مەسلحە عامەیە لۆیێ پێداگۆجی دەرێت چ پێداگۆجی دەرێ you don't have to act as a teacher in the class you have to be a coach and a facilitator in the class يعني إيشي تو لناو كلاس teacher نيا إيشي تو لناو كلاس موجهة دايركترة أو هدفي teacher student center إيشي تو لناو كلاس لو تشبيهي كردية بكوتش وشي كوتش توباني أنا توباني لكن هاد لا تيم هر فريقة اعتيادي توباني لك هدفي أساسي أو فريقي تيا جول كردن لو حتى بباتوا شي دباتوا أحمد بتني دباتوا يا محمد بتني دباتوا شي بكبخوي كباسي ستودنت سنتر دكين يعني كباسي أو دكين بمعنى شفت بكي لبو بروسيتشي سركوتو أتو إيشي تو لناو كلاس دبتا كوتشك فور يور ستودنت لو تشبيه يعني كدي بو كوتشي توباني تو كأو باشترين إكزامبلا أتو ليرا لناو بروسي أو مكتبة باباسي أو مكتبة بكين ليرا هدفي أساسي نقوتيا سركوتني مكتبكيا سركوتني بروسي خويندن لنا أو مكتبة فلويا بليس بريزان تيم وورك أم نازانم تيم وورك تان دبي زور برسك لنا أخوتان دبي وكو ما مستاباسي كد ما مستاش تقبل بكاماين سيتي بقدري بزاني كأول بو خويتي لبو استفادة خويتي لبو استفادة طلبكيا حتى همو ليرنينج أبروش كان دي بدي بكريتن أوا كدي بدي كلا بريزان باورتان هبين ندارو نديوارو نداتاشو ونقعي باشوش زينجي باش تأثيرت لي دكا تازه باسم كد لبو مامۆستای ئەمن کە لە بریتانیای بووم دەرسم وەردەگرت لەوێن دەر لە ساڵی یەکەمی دکتۆرام پرۆفیسۆرەکان لەسەر سەبوورەی شەرحیان دەکرد بە تەباشیر دەیان نووسی وایت بۆردش نەبوو ها وایت بۆردش نەبوو تەباشیر داتاشۆ لە سەقف دانرا بوو هەر دوو سلایدیان لێ عەرز دەکرد عیلاقەی پێی نییە خۆ بریتانیا بۆلۆنەیە خۆ بریتانیا ستودنت سنتەرە ستودنت سنتەرش نەبوو شەرحەکەی وی صرف تیچەر سنتەر بوو بەڵام لە چالاکی ستودنت سنتەر بوو لە ئەسسمنت ستودنت سنتەر بوو کەواتە تو دەبی چ بکەی وای لێکەی بالانسێک دروست بیتن لە مابەینی چۆن جێبەجێ دەکەم لە چ ژینگەک جێبەجێ دەکەم بە چ شێوازێک جێبەجێ دەکەم قەت دار و دیواری مەکەنە بەربەست لە بۆ ئەوەی پێت نەکرێشتی نوێ بکەی پێت نەکرێشتی نوێ جێبەجێ بکەی دار و دیوار ئەگەر مێشتی من تەقبل بکە دەتوانی جێبەجێ بکاتن ئۆکەی فلوێ مایندسێتی خۆتان زۆر گرنگە یەکەم زار ئیشی لەسەر
سیستەمی student center و ئەپرۆچ نوێیەکە. ئەگەر هاتوو هەندێکتان باسی acceptability یان پێ دەگوترێت flexibility دەبێ ئەمن فلکسبڵم هەبیتن لە وەرگرتنی زانیاری نوێ و لە جێبەجێکردنی زانیاری نوێ و حتا داک و بابەکانش دەبی ئەو شتانەی تێبگەن تێیان بگەینم فلکسبڵ بن بە شێوازە کە خزمەتی منداڵەکەی وی دەکاتن. زۆر گرنگە بەنسبەت چێ بەنسبەت جێبەجێکردنی student center. ئێستا کەس دێن باسی پێداگۆجی دەکەین حتا ئێستا باسی student centerمان کرد و باسی پێداگۆجیمان کرد ببوورن کە زۆر ستەفم کردیە چکە دەمێ هەندێک شت هەیە زۆر ئەساسیە بمانەوە یەک ڕۆژم هەیە لەگەرتان زۆر شت هەیە ئەساسیە حەز دەکەم لۆتان شەڕح بکەم کە باسی student center دەکەین و باسی لێرنینگ و باسی ئەپرۆچی نوێ و ئیلە ئاخریی فۆکس دەکەین لەسەر چێ لەسەر قوتابی بەڵام دەبی حسابی لایانی سایکۆلۆژی قوتابیش بکەین ها لایانی سایکۆلۆژی قوتابی بە شێوازە کە ئەمن ئینترستینگم لێ هەیە بە شێوازەکەی بکە بە شێوازە کە حساب لە جیاوازیەکان کە هەیە لە ناو قوتابی دەبی ئەمن ئینتلیجنسی تەڵەبە حسابی لە بۆ دەکەم کۆمپەتنسی و ئەکسپریەنسی تەڵەبە حسابی لە بۆ بکەم و شتێکی زۆر گرنگش هەیە ئینترستی تەڵەبە حەزی تەڵەبەکەش دەبی حسابی لە بۆ بکەم. ئۆکەی تازە مامۆستا باسی کرد وتی تەڵەبەکە لەوانەیە حەزی لە شتێکە بەس هەوەندە ساڵە دەخین دوایە سەفی شەش دەستەوە سەر شتێک هەر حەزی لێ نییە. ئۆکەی بەڵام دەبی حسابی لە بۆ بکرێ لە کاتی وانەوتنەوە لە کاتی دیزاینی منهج لە کاتی پێشکەشکردنی بابەتەکە لە کاتی دەرسکردنەوەکەی خۆت لە کاتی ئەسسمنتەکانی خۆت ئەوانە هەموو ئەمن دەبی حسابی لە بۆ بکەم چونکە تەئسیر دەکا بشکل ئەو بئاخر لەسەر ستودنتەکانی خۆم و لەسەر تێگەیشتنی ستودنتەکانی خۆم. باشە بەڕێزان ئەگەر هاتوو میسالێکتان دەدەمێ. Assume that you have a class 30 to 5 students. تصور بکە کلاسێکتان هەیە سەفەکتان هەیە okay and the teacher come to teach a practical topic to the student should keep the following question in their mind. هەندێک جار مثلا تو قوتابیەک سەفەکت هەیە سی تا چل تەڵەبەی تێدایە دەتەوێت و بچی دەرسیان پێ برێ دەبی هەندێک پرسیار هەیە بێتە مێشکت وچی دەچی دەرسەکەی دەرێەوە هەندێک زانیاریان هەیە لەسەر بابەتەکە لەوانەیە داچی بابی لە یوتیوبە لە تەلەڤیزیۆنە زۆر تەڵەبە هەیە دەبینی سەدەێتە مەکتەبێ ئایبیسیەکان دەزانیتن وایە زۆر تەڵەبە هەیە دێتە مەکتەبێ دەزانی بژمێری ڕقەمەکان هەتا سەد دەزانیتن بەڵام هەندێک تەڵەبەت هەیە نازانیتن ئەو شتانە تەڵەبەت هەیە مەثەلەن تا ڕادەیەک زیرەکە شتی تکەش وەردەگریتن ئەوە هەموو دەبی ئەمن حسابی لە بۆ بکەم. How does each of these students prefer to learn؟ ئایا هەر تەڵەبەک لەو تەڵەبانەی خۆم هەر قوتابیەک لەو قوتابیانەی خۆم چۆن حەز دەکا فێربی بە شێوازێک حەز دەکا فێربی يفضلها للتعلم okay to what extent do they agree on the preferred method ئایا ئەوان ئەو میثۆدەی ئەتو لەگەریان بەکاری دێنی پێیان خۆشە یان پێیان خۆش نییە ئەوە هەموو پرسیارەکە دێتە سەر مێشکت ئەوانە هەموو دەبی لە خۆتر بپرسی do all students can learn at the same time guys ئایا هەموو ستودنتەکان دەتوانن بە نەفسی ئاست فێر بن لە نەفسی کات بە نەفسی شێواز هل جميع الطلاب يتعلمون أو يتلقون عملية التعليم بنفس المستوى بنفس الطريقة بنفس الوقت نفس الميثود اللي نستخدمه ناتوانم ئەمن هەموو هەمویان بە نەفسی شێواز تیچکەم ئەمن تێگەیشتم تەڵەبەکانم وەچیەک نینە ئۆکەی ئەوە تەواو ئەمن تێگەیشتم تەڵەبەکانم ئاستی فێربوونیان وەرگرتنیان لە بۆ زانیاری وەکو یەک نییە so they are different جیاوازن مختلفين في تقبل المعلومات خلينا نقول مختلفين في العملية التعليمية يعني تيجيشتني خوان مختلفين كواتا همويان لنفسي كات ولنفسي شوين ناتوانن فيربن لو حالة دا دبي أمن تسبكم differentiate بكم لا instruction كاني خوم يعني جیاوازی ڕەچاو بکەم
لە ستودنتەکانی خۆم لۆ چونکە ئەوە یارمەتیم بدا حتا ئەمن پرۆسەی فێربوونەکەی خۆم جێبەجێ بکەم لەسەر هەموو تەڵەبەکان حتا بە بیرتان دێ تازە پیشفترە گوتم ئەمن کو دەتوانم قیاس بکەم کە پرۆسەی فێربوون ئەنجام درایە چۆن دەتوانم قیاسی بکەم دەبێت شێوازی جیاواز لە هەڵسەنگاندن بەکاربینم شێوازی جیاواز لە تیچنگ بەکاربینم لەگە ستودنتی خۆم هەتا پێم بکرێ زەمانەتی ئەو خاڵەی بکەم ئەگەر وەنەکەم هەمویان بە نەفسی ئاستەمەشا بکەم کەواتە ئەمن پرۆسەی فێربوون بەو ئاستەی ئەمن دەمەوێتن جێبەجێ ناکرێتن کەواتە لەو حالەتەدا دەبی ئەمن چ بکەم حساب بکەم لۆ I need to be different why I need to differentiate دەمەوێتن differentiate بکەم لە چێ لە شێوازی وانەوتنەوە لەگەر قوتابیانی خۆم مامۆستا سومەیە باسی کرد گوتی تەڵەبە هەیە لە different background هاتیە تەڵەبە هەیە لە بیئەک هاتیە وچی باسم کرد بابوداکەکە حەز دەکا دائیمەن ئاگای لە مندارەکەی خۆی بیتن شتی زیاد فێرە منداری خۆی دەکا کەواتە my student they are coming from different culture different background هەیە لە بیئەچی ڕیفی هاتیە هەیە لە بیئەچی لە ناو شار هاتیە ئۆکەی هەیە لە عائلەچی مەثەڵەن بابرێم عائلەچی ئیجوکەیتەر بابوداکەکەی خوێندەوارن و احتیمامیان بە مندارەکەیدایە هەیەوان نییە بابوداکەکە هەر خوێندەواری نییە ئۆکەی یان بابوداکەکە مندارەکەی خۆی ئیهمال کردیە کەواتە لە different culture زۆر تەئسیر دەکاتن لەسەر ئەوەی کە ئەمن لە مێشتی خۆمدا بنێم تەڵەبەکانی من جیاوازن وەکو یەک نینە have different learning style طلبەکانی شێوازێکی پێخۆشە وەچی مامۆستا باسی کرد هەندێکیان هەیە بە چاو زیرەکایەتیوی ئێستا دێم باسی دەکەین ئینتلیجنسیوی چاوە ڤژنەریە کە شتێک دەبینیتن یەکسەر بە چاو کەچی دەکا بەڵام ئەتوو هەر قسەی لە بۆ بکەی قسەی لە بۆ بکەی بێزار دەبیتن ئەوە ستایلی جیاجیا لە تەڵەبەی هەیە ئەوە دەبی حسابی لە بۆ بکەم شتێکی دیکەشم هەیە they have different needs each one of them هەر یەک لە تەڵەبەکانی خۆم پێداویستیەکی تایبەتی خۆی هەیە حەز دەکا بە شێوازێک فێر بیتن ئەوەش دەبی ئەمن حسابی لە بۆ بکەم ئەوە خاڵەتکە کە زۆر گرنگە و ئەمە تەرکیزی لەسەر دەکەین لێروکانە they have different intelligence strength یەک لەوان زیرەکایەتێکی تایبەتمەندی هەیە معنای ئەوە نییە ئەگەر ڤژنەری زیرەک بیتن یان زیرەکایەتیوی ڤژنەری بیتن لە شتیت کە زیرەک نییە نەخێر بەڵام ئاستەکانی فەرق دەکا ئاستەکانی جیاوازە ئەوەش دەبی ئەمن حسابی لە بۆ بکەم وەچی باسمان کرد different background هەندێکشمان هەیە they have different attitudes طلبەت هەیە عەسەبیە طلبەت هەیە مشاغبە طلبەت هەیە حەروکە طلبەت هەیە منعەزیلە حەز دەکا دائیمەن بەتەرێدا بنیشیتن ئەوانش هەموو دەبی چ بکەین دەبی حسابی لە بۆ بکەین لە کاتی تیچنگ لە کاتی ئەسسمنت طلبەت هەیە they have different language ability مثلا کوردی زمانی جیاوازە عەرەبیە ئینگلیزیە ئەو طلبانەی کە لە خارج دێ مثلا صرف ئینگلیزی دەزانی مشکلی عەرەبی هەیە مشکلی ئینگلیزی هەیە بەعەکسەوە مشکلی کوردی هەیە بالضبط مشکلی زمانی کوردیشی هەیە ئەوانە هەموو دەبی ئەمن حسابی لە بۆ بکەم لە سەفەکی دانیشتیمە طلبەم هەیە عەرەبە طلبەم هەیە کوردە طلبەم هەیە کورد نە کوردی دەزانی نە عەرەبی دەزانی ئایا ئەمن دەبی لە هەموو کات بە کوردی شەرح بکەم لە هەموو کات بە عەرەبی شەرح بکەم لە هەموو کات بە ئینگلیزی شەرح بکەم نابی دەبی ڕەچاوی هەموو طلبەکان بکەم ئۆکەی چیت کەشمان هەیە باکگراوند کەلچەرشمان باس کرد different intelligenceیشمان باس کرد فلۆیە ئەمن دەبی ڕەچاوی ئەو خاڵانە بکەم لە کاتی دیزاینکردنی چ ستایلی تیچینگی خۆم و لە کاتی دیزاینی چ ئەسسمنت میتۆدەکانی خۆم هەر ئینسانێک 8 لیڤڵی جیاوازی هەیە لە ئینتلیجنسی نەیگۆتیە یەکەچی هەیە ئەوی تکەنیتی وازی هەیە بەڕێزان ئەوە زۆر مهمە ئەو خاڵە دەرێ گارنێ دەرێتن لیتان لە بۆ خۆتان قیاسی خۆتان بکەن لە بۆشتان بە دەردەکەوی ئێستا پێشانتان دەدەم لە بۆت بە دەردەکەوی کە هەر یەک لەمە 8 ئاستی جیاوازی هەیە لە ئینتلیجنسی هەندێکمان
musical intelligence مان برزة، عندك مان مثلا kinesthetic intelligence مان برزة، عندك مان for example self smart أو أنا كpedagogy visual مان برزة، أوكي؟ فأوا دمينيتا وأمن دتوانم بريقاي زانين وتيجيشتني من لبو أو دفر انتليجنسيانا دتوانم شوازي زيادزيا بكار بينم لقد قتابياني خوم لكاتي ديزايني شي طريقي شرحي خوم، يعني من خلال معرفتي بالأنواع المختلفة للذكاء اللي حسب تصنيف جارتنر صنفها إلى 8 أقسام مختلفة للذكاء، كل واحد بيها مو معناتها انه انا عندي بس ذكاء محدد وهامله الباقي، لا، كل انسان عنده نسب مختلفه من هذا الذكاء، واحده تكون مسيطره على الاخرى او مثلا تكون اثنين مسيطرات والبقيه بنسب اقل، فاني كاستاذ او كمعلم او كمدرس لازم اعرف نسب الذكاء اللي موجوده عند طلابي، شلون اقدر اقيسها؟ من خلال الخبره، من خلال الممارسه، من خلال اسئلتي للطلاب، راح تبين اني عندي طالب يفتهم بالنظر، يعني الصوري مثل وش ما مستطاع ماسكت من اعرض له فيديو يفتهم اكثر، عندي طالب من اشغل له مقطع موسيقي يفتهم اكثر، عندي طالب من اخذ المختبر واوريه شيء او اراويه خلينا نقول الورقه او نسوي له التجربه عمليه اكثر، فهذا راح يبين لي انه انا عندي طلاب بمستويات ذكاء مختلفه، هذا راح يساعدني كاستاذ اصمم طرق تقييمي للطلاب بمستويات مختلفة أو بطرق مختلفة. صح يمكن راح يتعبكم كأساتذة برك إزعاج تاندكا برك ماندي تاندكا بلام أوندي بدايتك عندك كونستريد بكلا طلبة كاني خوت بزانا هريك لطلبة كاني خوت تسلي فلك لكني برزة دتواني زور يارمتي بدي لو چونك أوا بروسي فيربون تلبو زمان الدكا هروها طلبة محروم ناكا لأوي نمرتش برز وربقريتن طلبت هي لبيبر إكزامي خرابة بلام لعملي باشا إذا قناها بقايش عندك شانسي خوي وربقريتن لعمليك فدبيئة حساب لبو أو نوع ذكاء أنا بكي زور زيركن للانجوج دبيني حتى لانجوج زو وردقري زو فير دبيتن لانجوج أو خالك شي ديكاتيا حزدك دائما قصام بك اوكي حزدك دائما متحدثه لبقى زيدك لكاتي قصه كردن لكاتي تفاعل شرمناك او طلباني طبعا حزدك دائما شتش بخينيتن اوكي طلبتان هي وابزانم دائما حزدك بخوي بخينيتن يعني بيني زورج دخينيتن لمالي كواتا يكسر اتول تسلبوا بدردكي او طلبيا لينغويستلي زيركا يعني فيربالي زيركايتي فيربالي لكنوي زور برزه زور زيركا شعري حزليا حزدك لا مثلا ستوري بخيني حكايات بخيني الى اخره طلبانا امن دتوانم تبكم اسايمنتي ديازيان لبو دروز بكم يان اكتيفيتي ديازيان لبو دروز بكم كفعلا قياس هالصنقاندني او استزيري شيء كان لكن بكا بو طلبي برو دري بالا دري او لبو شرح بكم شتي بعمليه لبو شرح بكم زور حزينينيا زور كيفي بيدايه ديكا بلان بحزونايكا كتازا باسمان كنت لبي اما اقاما لبي لحزو لتيجي يشتري طلبه ولا شارزاي طلبه ديكا ناري منايكا بلان زور بحزونايكا لو انشا برفورمانسي وي لو تالاشي كديكا برزنا بيتن بريزان يعني برفورمانسي بلوتري بكردي لا برفورمانس برفورمانس اداء سوري ادائي وي در انزامي وي بابرين در outcome I think so okay outcome كيوي بابرين اوكي ادائي وي در انزامي وي outcome كيوي لو اكتيفيتيا زور برزنا بيتك حزيرينيا بلام ورا بابزاني تنوع تالا تشيش دبوي دبيتن رايتنج لا رايتنج زور باشا لا الشعر قوتنا زور باشا تشيبو قوتي شانو ما مستا او كسانا او طلبانا دتوان لشانو زور باشا كتوانا يقصي الدنيا هي دتوان القصام بكل فاو
نوع چالاکیانە زۆر حەزیان لێ دەبیتن دەبینی دائیمەن حەز دەکا بەخۆی بەشداربی لەو چانە لە نووسینی زۆر باشە لێی پێ دەرێم ڕایتینگ وەرە بڕۆ ئەسایمەنتێکی بدێ لۆنگ ئیسەیی بدێ شۆرت ئیسەیی بدێ ڕایتینگەشی بدێ زۆری پێخۆشە و حەز دەکا و جێبەجێ دەکا چونکە ئەو نەوع ئینتلیژنسیە لە کلەمی بەرزە چیت کەشمەر هەیە سپیکەر وەچی باسم کرد دائیمەن حەز دەکا قسام بکا پێشکەشکارێکی باشی لێ دەردەچیتن فەئەتوو وەرە چالاکی لە بۆ دروست کە بە شێوازە کە بگونجێ لەگەر زیرەکایەتی خۆی ئەوە ئەگەر هاتوو چی هەبیتن ڤیژوەڵ عەفوەن ڤێربەڵ یا لینگویستیک ئینتلیژنسی هەبیتن ڤیژوەڵ بیتن حەزی لە ڕەنگە دائیمەن حەزی لە ڕسمە خەریتەیە وێنەی دیاری کراوە یان دەبینی هەتا سبەینێ سلایدی لە بۆ عەرزکە یان کتابەکی بدێ پڕ قسەیە شەرح دەبینی بێزار دەبی تااقەتی نییە وێنەی پێشکەش بکە تێگەیشت وازەحە بەڕێزان باش لێرە ئەتوو وەکو مامۆستا دەبی لە خۆت بپرسی باشە ئەمن منهەجم هەیە ئەوە منهەجە نووسرایە لە ناوی مەثەلەن ئەوە بابەتە دەبی شەرحکەم ئەمە مەثەلەن جەماعەتی تاریخ جەماعەتی جغرافیا جەماعەتی کۆمەڵایەتیتان هەیە وەنیە جەماعەتی کۆمەڵایەتی کە باسی کێشوەرەکان دەکەی و باسی شتێکی دەکەی لە بۆ قوتابی خۆی ئەوە شەرحە تەڵەبە مەجبورە چ بکە مەجبورە شەرحەکەی بخینیتن کو دەتوانی بکەی ڤیژوەڵ سەبت تو دەتوانی بکەی ڕسمەکی پێشاندا قسەکەی بکە شەرحەکەی بکە لە بۆ تەڵەبەکە مەجبورە علمیان چونکە هەڵسەنگانی لێ بۆ دەکرێت مەجبورە لەبەر بکە بەڵام با لەبەر بکە بە تێگەیشتن خەریتەکی بشاندا لەگە شەرحت کەواتە تو چت کرد لێرە ئەفیا تو شێوازی جیاوازت بەکارهینە هەم شەرحت بەکارهینە هەم ڤیژوەڵشت بەکارهینە ماندی بووی سوێ دەرێ شەرحت کرد و خەریتەش پێشاندە لەگەری شەرحت کرد ڤیدیۆیەکی پێشاندە لەگەری کەواتە تو لێرە دوو ستایلی جیاواز بەکارهینە زۆر جاروەکی ئەو شتەی شەرح دەکەین مامۆستاکان دەرێن ئۆ یعنی ئەمە دانیشتنی شوکارمان نییە هەر شێوازی جیاواز بەکاربیانی نەخێر ئەتوو لە 45 دقەیە باوەڕتان هەبی لەوانەیە 3-4 شێوازی جیاوازت بەکارهینایە ڤیدیۆت پێکردی ئەوە شێوازەکە خەریتەت پێشاندایە ئەوە شێوازەکە قسەت کردیە شەرحت کردیە ئەوە شێوازەکە تەسمیعت کردیە لە بۆ تەڵەبەکان ئەوە شێوازەکە بەشداریت کردیە بە تەڵەبەکان ئەوە شێوازەکە بەڕێزان یانە تو حیساب کە لەو 45 دقەیە کە هەیتت چەند شێوازی جیاوازت بەکارهینایە لۆ ئەوەی ڕەچاوی ئینتلیژنسی جیاوازی قوتابیان بکەیت وەرگرتنت ئێستا ئەنگۆ کە ئەو قسانە دەکەم لەوانەیە هەندێکتان 100 وەرتان گرتبی هەندێک 170 هەندێک 180 هەندێک مەثەلەن لە سلایدەکان تێدەگا زیاتر لە شەرحی من یان برادەرێکی دەبی یارمەتی بدا یان کە شتێکی دەنووسم لە سەبوڕەی ئیستیفادەی دەکەی ئەوە هەدەفەکەیتی بەڕێزان فلۆیە ئەو نەوع تەڵەبانە دائیمەن چ دەکاتن حەز دەکا مەثەلەن سپەیسێکی بدێ وەکی مامۆستا حەز دەکا ڕسم بکە یەکێک هەبوو لە گەرمان بەبیرم دێ لە بریتانیای هەر قسەکمان بکرد بە مەثەلەن باسی شتی فیزیاویمان بکرد بە هەر قسەکمان بکرد بە یەکسەر دەکرد ئەوها تێدەگا بە خۆی تێگەیشتنی ئەوە هایە بمان گۆت باە پاڵە پەستۆ زەغت بەرز دەبتەوە زەغت کەم دەبتەوە دەزانی زەغت چییە یەکسەر بە معادلە دەیکرد یەڵا تێدەگەیشت قزمان چییە ئەو طبعاً زۆر زیرەکە ئەو شخصە فبزانە هەر یەک لەما بە نەوعەک تێدەگاتن زیرەکایەتی بە نەوعەکە تەڵەبەکانی خۆت دابەش بکە بەڵام دابەش مەکە لەوە گروپەکی 5 کەسی گروپەکی 6 کەسی نەخێر پێریان بکە دوو کەس پێکەوە و هەوڵدا دائیمەن زیرەکەکان پێکەوە نەبن با یەکێک زۆر زیرەک بی یەکێک نووس بیتن یەکێک زۆر حەڕووک بی یەکێک زۆر هادئ بیتن لۆ ئەوانە تەئسیر لەسەر یەک دەکەن بەڕێزان بەڵام بە شێوەیەکی زۆر ئاکتیڤ تەرکیز لەسەر یەک بکە بەڵام کە دوو تەڵەبەتدانە مەثەلەن یەکێکیان ئاستی زیرەکە ئەوی تکەیان زۆر زیرەک نییە بە زیرەکەکەی برێ وەرە ئەتوش یارمەتی بدە با فێر بیتن ئەوە زۆر مهمە لە بۆ تەڵەبەی بەڵام مشکلەتی کەشت دەبیتن هەندێک تەڵەبە هەیە حەز ناکە بە تیم ئیش بکە بە ئینتراپێرسۆنەل ئیش بکە بەڵام ئەمە دەبی چ بکەین دەبی هەوڵ دەین هەموو تەڵەبەکان ئینگەیجەبڵ بن لەگەر یەک هەموو تەڵەبەکان فعال بن و بەشدار بن لە پرۆسەی فێربوون
ئەوە یەکێک لە خاڵەکانە نازانم کێ بوو باسی کرد لێم گوتی مەثەن مامۆستا باسی کرد گوتی ئەمن دەرسی عەرەبی دەرێمەوە بەڵام عربي ئەتو دەبی هەوڵ دەی جارێک و دوو سێ لەگەریان هەوڵ بدە تەڵەبەکت هەیە عەرەبی زۆر باشە تەڵەبەکت هەیە عەرەبی نازانیتن پێریان کە پێکەوە با ئەوی عەرەبیەکەی زۆر باشە ئەویش یارمەتیت بدە فێرە عەرەبی بکە یان فێرە ئینگلیزی بکە یان فێرە کوردی بکە باشە بەڕێزان ئێستا دەبینن زۆر ئەو گەیمە هەیە ئەوی بە ئەوەی دەکرێت بە پۆبجی و پلی فۆر و ئەوانە ئەگە ملاحەزە بکەن مندارەکان ئێستا چونکە وەلو پێم خۆش نییە ئەو گەیمە بەڵام وەکو ئەگزامپڵک ئەگە ملاحەزە بکەن مندارەکان ئێستا فێرە زمان بووینە فێرە عەرەبی بووینە کورد هەیە فێرە عەرەبی بووە عەرەب هەیە فێرە کورد بووە فێرە ئینگلیزی بووینە لۆ چونکە بەشداری کردیە ممارەسەی کردیە پێرینگێکی کردیە لەگەر ئەو کەسانێک کە لەگەریان قسەی دەکە هەرچەندە ئەوە زۆر طریقەشی فعال نییە بەڵام وایە کە هەیە زۆر تەڵەبەت هەیە ئەگە ملاحەزە بکەی یەک لەو بەڕێزانە ئەگەر بەبییر چاندێ باسی کرد گوتی دەبی دەنگمان بگۆڕین نازانم چ بەڕێزەر بۆچی باسی خاڵەکانمان کرد گوتی دەبی دەنگمان بگۆڕین بەڵێ بەڕێزان لە کاتی دەرس شەرحکردن دەرس شەرح مەکە دەنگت لە نەفسی ئاست نەبیتن یان قسان دەکەی پێشە خۆت قسان مەکە کەس جێ لێ بوو سەتم گوت کەس جێ لێ دەبێت هەندێک مامۆستا هەیە بەداخەوە دەنجی ئەو هەیە ناگاتە نیوەی کلاسش ئەتوو مامۆستای لێرە دەبێ حسابی تەڵەبەکانی خۆت بکەی حسابی ئەو قاعە گەورەی بکەی دە تەڵەبەی تێدایە پێنج تەڵەبەی تێدایە سی چل تەڵەبەی تێدایە ئەگەر ئەتوو لە بیدایەتی محازەرە هەتا نیهایەتی محازەرە بەو نەوعی قسەی بکەی هیچ قسەی مەکە نازانم چ ئەوها بنەفسی ئاست بۆرینگ بێزار کرد تەڵەبە بێزار دەبیتن گەورەش بی بێزار دەبی دەنگت بەرز و نزم بکە فلاکچویشن بکە پێویستی بە گۆرانی بوو لە باتی ئەوەی برێ ABCD برێ ABCD FG ئەوە قەدیمەکەی خۆمانە ئەگەر نوێتر هەبی نوێنەکەی برێ باشە بەڕێزان ئەلف با لە باتی برێ ئەلف با تا ثا تەڵەبە بێزاربی بەڕفم بیرێ بە گۆرانی بیرێ لۆنە ئەوە یارمەتی دەدا تەڵەبە هەیە بەو نوعی فێر دەبیتن هەمویان ئینتلیجنسی یەکەم بی دووەم بی سێیەم بی هەمویان ئەوەیان پێخۆشە خاستەن باوەڕتان هەبی نەک بەسی پرایمەری سکول و ئەوە حتا تەڵەبەی کولیە ئەمە فیدباکمان هەیە لە ئاخری هەموو ساڵێ هەموو لە فیدباکەکانی خۆیان دەنووسن ئەو مامۆستایە زۆر ئیزعاجە لە جێی خۆی دادەنیشی هەرناستەوە بە نەفسی دەنگ دەرسی خۆی شەڕح دەکا هیچ خۆی ماندی ناکە ئەوە نابی بەڕێزان جاری وا هەیە کە دەنگت بەرز دەکەی لە ناکاوە تەڵەبەکانت چیان لێدێ ئاگادار دەبن بە خەبەر دێنەوە ئەو تەڵەبانی خاستن مندارەکان وەچێت وها لە ناکاوە دەنگت بەرز دەکەی یەکسەر ئەو مامۆستایە ئاگای لە منە عەسەبی بۆیان شتێک کەواتە فلکچویشن پێدەگوترێ فلکچویشن in your tone voice تۆنی خۆت ڤۆیسی خۆت ئەوە گرینگە ئەوەش میسالەکە لەسەر چ لەسەر میوزیکەڵ ئینتلیجنسیز گۆرانیەکی پێکە لە بۆ تەڵەبەی خۆت ئەوانەی ئینگلیزی ئەمن کە دەچوومە مشاهەری تەڵەبان دەمدیت سیدیان هەبوو مەثەلەن لە دەرسی ئینگلیزی سیدی پێ دەکەی لە بۆ تەڵەبەکان دەرس شەرعەوەکان عەفو حەرفەکان دەرێتەوە ئیلە ئاخری پێکە لە بۆ تەڵەبەی لۆنە بەش پێکە لە بۆ تەڵەبەی با تەڵەبە جێی لە هەندێک قسە بیتن با جێی لە هەندێک میوزیک بیتن ئەوە زیاتر یارمەتی دەدا هەتا تێبگا خاستەن لە بۆ ئەو تەڵەبانەی کە میوزیکەڵ ئینتلیجنسیان هەیە وەچی مامۆستا باسی خطاب و حواريان لبو بكا او نوع تالاتشيان لبو بكا ك بتواني او بهري خوي زياتر بكار بينيتن فاوا يكك لو خالاني كزور جرينجا اما دبيت اويش تركيزي لسر بكين اكيد دكتور فاضل باسي كل لبوتان امن دامي باسكم لبوتان بلان بريزان بادي لانجويج زور جرينجا لناو كلاس using your body language is جرينجا شێوازی ڕاوەستانت شێوازی قسەکردنت شێوازی کۆنتڕۆڵکردنی کلاست بە چاو ئەوە گرینگە نەک ئەتو لێرە ڕابوەستی ئەوانەی پشتەوە ئیهمالکەی بەس تەرکیز بکەی لەسەر مەجموعەتی دیاریکرا و ئەوانتکە فرامۆشکەی بە چاوی خۆت نابی بەڕێزان دەبی بە چاوت کۆنتڕۆڵی هەموو کلاس بکەی خاستەتەن لە حالەتی گۆ خاستەتەن لە حالەتی گۆ دەبی بە چاو
کۆنتترۆلی کلاس بکەی بەدی خۆشت بە شێوازێک بجوولێنی کە بگونجێ لە ناو کلاس تکایە لە یەک شوێ ڕامەوەستە ئەو هاوەکو سەنەم بجوولێ حەرەکەی بکە کلاسەکانتان ئەو هایان ڕێز ڕێزە ئەگە ئەو هابی یان ڕێز ڕێزبی یان گروپش بی دەبی بە شێوازە کوا فلکسبڵ بی لە بۆ خۆت کە ئەتو پێت بکرێ بجوولێەوە لە ناو تەڵەبەکان ئۆکەی حضورت هەبی لە کاتی شەڕحکردن لەگە تەڵەبەکانی خۆت ئەوە زۆر گرنگە بەڕێزان خاستە لە حالەتی گۆوەکو مامۆستا لەگەر ئەو تەڵەبانە بەو ئاستە عمریە ئەو نەوع تەڵەبانە دائیمەن حەز دەکا بە لۆجیک بە نەمبەر قسەی بکە وەچی باسم کرد لە بۆتان یەکێک هەبوو لەگەرمان کە قسەمان دەکرد یەکشە دەکردە معادلە حەزی لە ڕقەمە حەزیان لە لۆجیکە ئایا هەموو تەڵەبەکان ئەو حەزیان هەیە نەخێر هەموو لێ دەبینی زۆر تەڵەبە هەیە دەرێتن ئەمن لە دەرخی باش نیمە بەڵام لە ساینس و لە مەثماتیک باشم لۆجیکەڵە ئەو تەڵەبەیە مەثماتیکەڵە بەڵام ئەمن دەبی چ بکەم بزانم چ لە بۆی دیزاین بکەم و ئەو تەڵەبانەی کە نیتیان ئەو ئینتەلیجنسی ئەریانە چیان لێ بکەم تەڵەبەکەم هەیە میوزیکەڵی بەرزە بەڵام مەثماتیکەڵی کەمان دەبی چی لێ بکەم بەڕایەنگۆ دەبی چی لێ بکەم تەڵەبەکمان هەیە قوتابیەکمان هەیە میوزیکەڵ ئینتەلیجنسی وی بەرزە وا دەبینم ئەمن میوزیکەڵ ئینتەلیجنسی وەربزە بەڵام مەثماتیکەڵ ئینتەلیجنسیوی نووسنووسە شتێکەکە لە چالنجەکانە ها بەڕێزان کو دەتوانم ئەمن تەڵەبەکانی خۆم هەمویان ئەدەپت بکەم لۆ ئەوی بکرێ پێ بکرێ دێمەلاستی لۆ ئەوی پێ بکرێتن چ بکاتن لە پرۆسەی فێربوون بەردەوام بیتن و لە پرۆسەی فێربوون بەشدار بیتن ئەوانە ئەو نەوعە تەڵەبانە ئەگەر هات و دیتت هێشتا لەگەرت ئینگەیج نەبووە لە تیموەرک و ئیلە ئاخریهی هەندێک چالاکی بدێ کە مەساحەتی هەبیتن تەعبیر لەسەر خۆی بکاتن وای لێ مەکە زۆر بەزەغت بیهینە ئەنۆ برێ یەڵە وەرە تیمۆڕ بکە یەڵە وەرە ئیشەی بکە نەخێر دەبی هەندە جارش وای لێ بکەی مەساحەتێکی خۆی بدەیت تایبەتمەندی خۆی بدەیێ کە پێی بکرێ چ بکاتن پێ بکرێ حتا ڕای خۆی تەعبیری لەسەر بکاتن و ڕای خۆی دەربڕیتن بەڕێزن زۆر سپاس طبعا زۆر پێ خۆشحاڵ بووم کە لەگەرتان بووم ئەوڕۆ هیوادارم سوودتان لێ دیتبی